فیلۆزۆفێک بوو دەنگێ پێشمەرگە، ئەو فەیلسوفەی بوو بە دەنگی پێشمەرگە. بەرنار هێنری لێڤی فیلۆزۆف و نویسکارێکی فرانسییە پەرنەڤدارە. بێرنارد هێنری لێڤی فەیلسوف و نووسەرێکی فەڕەنسی زۆر بەناوبانگە. ئەو بدە ساڵانە دۆستێکی نێزیک و دڵسۆزە گەلەی کوردە. ئەو چەندین دەیە دۆستێکی نزیک و دڵسۆزە گەلەی کوردە. وی فیلمەک بناوێ پێشمەرگە، چێکرداک و قەهرمانی ئەوە نیشانی جیهانێ بدە. ئەو فیلمێکی بە ناوی پێشمەرگە دروست کرد بۆ ئەوەی پاڵەوانێتی ئەوان پیشانی جیهان بدات. بەرنار لە هەر دەرێ جیهانێ دبێژە و کورد پارێزوانێن شاریستانیێنە. بێرنارد لە هەموو شوێنێکی جیهان دەڵێت کە کورد پارێزەری شارستانی. وی سەردانە چەپەرێن شەر کرد و بە پێشمەرگەیان ڕەخوارن خوار. ئەو سەردانی سەنگەرەکانی شەڕی کرد و لەگەڵ پێشمەرگەکان نانی خوارد. ئەو باوەردکە و کوردستان میناکە هێری باشە ئازادیە لە ڕۆژ هەلاتە ناوین. ئەو باوەڕی وایە کە کوردستان باشترین نمونەی ئازادیە لە ڕۆژ هەڵاتی ناوەڕاستە. بە پێنووسە خوێ و بە فیلمێن خوێ وی هەرتن پشتگیریا مافێن کوردان کرد. بە پێنووسەکەی و بە فیلمەکانی ئەو هەمیشە پاڵ پشتی مافەکانی کوردی کرد. گەلێ کورجی بەرخەباتێن ویە نەڤنەتەوەی رێزێ لێ دەگرن. گەلی کورد بەهۆی کارە نێو دەوڵەتیەکانیەوە ڕێزی لێ دەگرن. چیرۆکاوی نیشان دەدات کو زانست و هونەر دەتوانن خزمەتە حەقیقەکەی بیکەن. چیرۆکەکەی پیشانی دەدات کە زانست و هونەر دەتوانن خزمەتی ڕاستی بیکەن. ورنم مینە بەرنارد بسەر بلندی بەحسا نەسنامەیە خۆ بکەن. وەرن با وەک بێرنارد بەسەر بەرزیەوە باس لە ناسنامەی خۆمان بکەین.